بەڵێ لە ئێسادا ئەمە تەرمی هونەرمەند نەرمین قادرە کە لە ماڵی خۆی هێنرایە دەرەوە وەڕە دەکرێت بەرەو گۆڕستان کچەکەی هونەرمەند نەرمین قادر بوو کە باسی لەوە کرد کە دەشی وەسێتی کردووە لە حەوشەکەی خۆیاندا لە ئەڵڵاهی لەوێ بە خاک بسپێدرێ لە ئێسادا تەرمەکەی ڕەوانە دەکرێت لە ماڵی خۆیانەوە کە ئێواری ئەمڕۆ هونەرمەند نەرمین قادر بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد و ئەوەی کە دەبینرێت لە ئێسادا گواستنەوەی تەرمێتی کاکشێک دکتۆر جەسڵاو لێبێ لەم خەمەیە پەیامی جەنابتان چییە؟ نەرمەندێکی وەکو خاتو نەرمین لەوە ئەبینە لە سوۆزەکە بوو ماڵ و حاڵی بینن چۆن بوو شایانی ئەوە بوو بەدبەخت بوو ژیان زۆر زاڵم بوو لەگەڵیا ساڵانێک ئیشتان کرد بەیەکەوە و نەرمەندێکی چۆن بوو نمونەی بەهرە بوو نمونەی هونەرمەندی بوارینواندن دو نەخۆشیتان بێ زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ هونەرمەند نەرمین قادر یەکێک بوو لە هونەرمەندە دیارەکانی ناو بەرنامەی بەرنامە لە ئێسادا کە ئێواری ئەمڕۆ بە هۆی نەخۆشیەوە جایی لەدەستا کە لە ئێسادا تەرمەکەی ڕەوانە دەکرێت بۆەوەی کە لێرە بە خاک بسپێدرێ هونەرمەند نەرمین قادر بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد و لە ئێسادا هونەرمەندان و کەسوکاری لەگەڵ تەرمەکەیدا دەڕۆن بۆ ئەوەی کە بیگەێنە ئەوەی ئێواری ئەمڕۆ کۆچی دوایی کردووە و بە خاچی بسپێرن.